میواندارەتی خاتوونێکی شەوەکارمان کردووە خۆی زیاتر باسی ئەزمموی کاری خۆیمان بۆ ئەکات هەر بۆ ڕێنە لای خات و تارازەنگەنە کە لەگەڵ ئەوەی کە زۆر بە خێراتنی ئەەکەین بە خێربەی تاراخان تاراخان بخێر بێت زۆر سپاسانەکەم پێمان بڵی خۆت ئەوەی کە لە کێک و دەست بە ئیش کردووە لە چ سەبکێکی شێوەکاریە زیاتر حەزت لێ کار بکەیت بەڵێ سەرەتای دەستپێکردنی کاری هوەریم هەر لە مناڵ و حەزم لێ بوو بەڵام لە سەی ناوەندیەوە لامیا بۆ پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی 2010 بۆ 11 تەخەڕوجم کرد ئیتر لە دوای ئەو کاتەوە من بە مامۆستا دەرزەڵێمەوە بەڵێ سەرکەوتوبی پێناسەی خات و تارا بەگشتی بۆ هونەر چییە؟ هونەر دەربڕێنی ناخی ئینسانە و تێڕوانینە لە شتەکانی چواردە ورمان و لەگەڵەشتا بەهرێکی خوایە بە هەندێک لەیسانەکانی بەخشێت جا من ڕەوەندەم پرسێرم لە خات و تاراگەر با وەڵامەکەی وەرگرم وتم لە چ سەبکێک زیاتر حەز ئەەکەی کار بکەیت لە چ بوارێکە کار بکەم باڵێ طبعاً ئێمە دە قوتابخانەی هونەریمان هەیە بەڵام لە زۆربەی قوتابخانە هونەریەکان بڵێ هەمووی بەعام ناتوانانی ئیش بکەیت لەبەرەوەی ئەبێت چەند ڕێبازێک یان چەند قوتابخانێکی هونەری هەڵبژێری بۆی زیاتر کاتەکانی خۆت لەو چەند بوارەیە تەرخام بکەیت وێنەکانی من تێڕوانی منی من بۆ هونەر ئەو ئیشانی کە من بەرجەستە ئەەکەم هەندێکیان گەاندنی پەیامێکە و هەندێک جار دەربڕینی ناخی خۆمە ئیشەکە خەیاڵیە و هەندێک جار خستنە ڕووی معاناتی کۆمەڵگەیەکە یاخود چەند کەسانێکە ئایا هەژار بنیان کەم ئەندامن بەڵێ وەکو مامۆسایەک تا چەند توانی تا کاریگەریت هەبێت لەسەر خوێندکارەکانت و تا چەند توانی تا بەهرەی خوێندکارەکانت بدۆزیتەوە بە تایبەت ئەگەر خوێندکارێکت هەبێ حەز بە هونەری شێوەکاری بکات بەڵێ طبعاً ئێمە ڕۆژانە ئیشی دەستی و وێنەشیان پێ ئەکێشین هەر کەزانیمان قوتابیەک زۆر حەزی لێ و تواناکانیمان دۆزیەوە کە لە چ بوارێکایە ئایا بواری هونەرە وێنەکەشانە یا شانۆ یا موزیکە یا گۆرانیە لەو کاتۆ ئیتر ئێمە لەو بوارەیە ئێمە ڕێنیشاندەری ئەبین و تواناکانی زیاتر بەرەو پێشەوە ئەبین ئەگەر بڵێ حەزی لە شێوەکاریە تا چەندی تر خۆت چونکە لە بوارەکەی خۆشت نزیکە هاوکاری ئەبیت هەر لە یەکەم دەرزەوە هەتاکو ئاخیر دەرس کە من وێنەیان پێ ئەکێشم ئەچمە لای هەر هەمویان ئەوانی کە حەزیان بە وێنەکێشانە و ئەوانی کەش ئەمەوێت زیاتر هەر فێر بن دەستیان ئەگرم لە چ شوێنێکە هەڵە بکەن ئەو شتیان پێ چاک ئەەکەمەوە و هەر بوارێکە حەزیان لێ بێدیان لە هەر بەشێکی هونەرە حەزیان لێ بێ ئایشەکە واقعی بێ یا خەیاڵی بێ من هەر هاوکاریانم کردووە باشە لە پێشانگای ساڵانی قوتابخانەکانە تا چەند کاری قوتابخانەکەی بەڕێستان جیاوازی هەیە لەگەڵ قوتابخانەکانی ترا بە هۆکاری ئەوەی کە بەڕێستان ئەزمونێکی زۆر باشتان لە هونەری شێوەکاریە هەیە سپاس بۆ خی گەورە ئەوە چەندین ساڵە من لە سێ سایقم هەموو ساڵێک قوتابخانەکەم نایە بووە و بڕوانامەی ڕێزلێنان دراوە بە خۆشم و بە مدیرەکەشم ئینشەڵڵا هەر بەو شێوەیەش بەردەوامی هەبێت نەک تەنیا لای ئێوە بچێتە ئینشەڵڵا خوێندنگەکان و قوتابخانەکانی تریش جا خات و تارە ئەمڕۆ تۆ بە تەمای تابلێکشمان بۆ بکێشی وایە بەڵێ باسێکی تابلەکەتمان بۆ بکەوە ئەتر ئەبێ وردەوردە دەست پێ بکەیت بۆی کە فریاکەوی تاکۆتای بەرنامە ئێمە تەواوی لەبەرەوەی کاتی بەرنامەکە کەمە قیاسێکی بچووکم هەڵبژار و ئیشێکی ڕەش و سپیم هەڵبژار وێنەکە وێرەی بەعربی جیڤارای پێ ئەڵێن بە ئینگلیزیش گیڤارایە کەسێکی شۆڕشگەر بووە لە هەمان کاتا پزیش بووە نووسەر بووە شاعیر بووە و سەرکردەش بووە من هەمیشە بە دوو کەسایەتی زۆر معجیب بووم یەکێکیان جیڤارایە و ئەوکی کەشیان مامەڕشەیە کە هەڵۆکەی گەرمیانە هەمیشە ئیشم لەسەریان کردو و وێنی هەردووکیانیشم کێشاوە دەستە خۆش بێ وردەوردە جەنابەت دەست پێ بکە بۆی کە ئێمەش هەر بەدەم ئیشکردنەکەەوە قسەش لەگەڵ بەڕێزت بکەیت باسی ئەوەت کرد وتت کە ئیش ئەەکەی لەسەر کاتە هەندێک لە کەسایەتەکان بۆ نمونە چێگوارەیە ئێستا هەر مامەڕیشە لەگەڵ یاوا هەیە بۆ نمونە زۆر ئیش لەسەر پۆرترێت بکەیت ئیشی پۆترێتشم کردووە ئیشی تەبیعەشم کردووە بەڵێ جاروەها بووە خزمی خۆم کە زەواجیان کردووە وێنەکەیانم بە دیاری بۆ بردۆهی کاتی بکوزاوایان لە مەحەدی زۆربەی کاتەکان ئێمە ئیشی پۆترێتمان کردووە بەڵێ تاراخان وەکو بەشداری لە جەنابەت وەرەگرێ ڕەوەند دیارێکی زۆر جوانە بێت باشە وەکو بەشداریکردن لە پێشانگایە جگە لە پێشانگای قوتابخانەکان و بەڕێستان لە پێشانگای
دیکە تایبەت بە هونەری شێوەکاری بەشداریتان کردووە ئەگەر باسێکی ئەو پێشانگایانە بکەیت کە بەشدار ویتایە. بەڵێ خۆم دوو پێشانگای تایبەت بە خۆم هەبووە بەڵام هەمیشە لەگەڵ گروپەکانە لەگەڵ مامۆستایانی هونەریشە هەمیشە من بەشداری پێشانگام کردووە چکە خۆیان پێیان وتم هەموو کاتێ منیش حەزم لێ بووە هەمیشە بەشداری بکەم لەگەڵیان. باسی کەرەستەکانمان بۆکەی بەچی زیاتر ئیش ئەەکەی بە چ جۆرە بۆیە؟ بەڵێ طبعاً ئیشی تەختیتیش ئەەکەم بەڵام ئیشی زەیتیم زۆر پێخۆشترە لەبەرەوەی ئیشی زەیتی تو ئەتوانی ئەو لەوحانە بە پەڕۆی تەربیان سڕیت کێشەی نییە تێک ناچێ وێنەکە لە هەمان کاتیشە ڕۆنکەتانیان واڕنیش کە بەکاری ئێهێنم ڕەونەقێکی جوان ئەیە بە وێنەکە. بەڵێ ئێستا ئەو تابلۆیی کە ئەیکێشیت پێویستی بەچی ئەگەر باسێکی ئەو تابلۆیمان بۆ بکەیت؟ بەڵێ ئەم وێنەیە طبعاً ئێسمە قاتی یەکەمە مندای ئەنێمە ڕەنگەکان بەڵام لە قاتی دووەمە ئەتوانی ڕۆنکەتانی تێکەڵ بکەیت بۆ ئەوەی بریقەی باتێ ئەشتوانی لە ئاخیرە زۆربەی کارەکە من وام کردووە لە کۆتاییە واڕنی شم لێیاوە ئەی پارێزێ لە کەش و هەوای دەرەوە نایڵێ وێنەکە تێک بچێت و زۆرترین ماوە ئەمێنێتەوە لە هەمان کاتیشە وەکو ڕۆنکەتان نییە ڕۆنکەتان بەپێی کات کە ئەمێنێتەوە ڕەنگی وێنەکە زرد ئەبێت بەڵام واڕنیش هەتا بمێنێتەوە ڕەونەکەی جوانترە بێت. ئێستا ئەیبینین هەنێک جار دوای چەند ساڵ کەسێک تابلۆیەکی هەیە لە ماڵەکەی خۆیان کۆمەڵە گۆڕانکاری بەسەر یا دروستەکە بەڕاستی ئەکرێت لە ئیشێکی هوەری تابلۆیە ئیشی لەم جۆرە بکەیت ئەو تابلۆی جوانیەکەی بمێنێت بەڵام واش بکەی گۆڕانکاریە بەسەریا بهێنی؟ بتوێت تێک نەچێت نەخێر ئێستا بۆ نمونە چەند ساڵە لە ماڵەکەیە جەنابەت بۆ نمونە ئەو کەمانەت هەڵواسیوە تابلۆی ئەو کەمانە دوای فترێک حەزەکەی گۆڕانکاریە بەسەریا بهێنین ئەبینین هەنێک جار گۆڕانکاری بەسەریا ئەهێن ئایا بۆ نمونە وارنی شەکەی پێوە بێ خەلەلێک دروست نابێت توانین تۆ دوای چەند ساڵ هەر ئیشێکی تازە لەسەر ئەوە یان زیاکاریەکی بۆ بکەیت؟ وەکو تازەکردنەوە توانی جارێکی کە قاتێکی ڕۆنکەتانیان واڕنیشی لێبێ بۆی بریقە پێیا بکاتەوە بەڵام ئەگەر بتەوێت ئیش بکەی خۆی لە حەسیفەتی وایە کە چەند قاتی ڕەنگت دانا دوای ڕەنگی کە جوان هەڵنامژێت ئەجا ئەو ڕۆنکەتانە یان ئەو واڕنیشەکەلی ئیت ئیتر ڕەنگی کە وەرناگرێت. بەڵێ باست لەوە کرد کە تابلۆت بە دیاری داوەتە بە تایبەت ئەوانی کە بووک و زاوان بوونەبووتە کەلتورێک خات و تارا لە ئێستادا تابلۆ لە بەڕێزت وەربگیری یان لێت بکڕێتەوە ئەم تابلۆی ببرێت بۆ دیاری بۆ هەر کەسێک. قسەکە جوانە بێگومان ئەوە جوانترین هەدیە ینی ئەگەر بۆ کەسەی ببیت چکە ئەو شتانی کە لە بازارە دەست ئەکێ بەڵام وێنەی خۆی بە ئیشی زەیتی چێژێکی تایبەتی هەیە و لە هەمان کاتە لە بازارە نییە بۆیە تەنانەت ئەتوانی بارگراوندی پشتەکەشی بەدڵی خۆی بۆ بکەیت یعنی حەزی لە هەر بارگراوند بێ سروش بێت یان وانیشانی بێکەم کەسە لە ماڵەوە بیاد یان لە هۆڵا بێت بەپی حەزی کەسەکە. تا چەند لەسەر داواکاری کارەکەیت تاراخان؟ وەڵای من وەکو خۆم تا ئێستا هیچ پێیجێکم دانەناوە زیاتر هەر حەزی خۆم بوو لە پێشانگاکانە بەشداریم کردووە ئیتر زۆر جارەشە لە پێشانگاکانە ئیشان کڕیوم بەڵام وەکو حەزی خۆم بووە نەهاتوم ینی بۆ خەڵکی ئیشکەم ڕاستی. باشە واتە ئەگەر کەسێک ئێستا بە تەما بێت داوای تابلۆیەک لە بەڕێزت بکە کە بۆی بکێشی ئایا بۆ نمونە وەڵامت بەڵێ ئەبێت یان ئەگەر وەڵامت بەڵێ وبال چۆن ئەو پەیوەندیت پێوە بکات؟ بەڵێ وەڵای من لە فەیسبووکی خۆم ئیشەکانم دابەزاند و بەڵام لەبەر بە حکمی ئەوەی مامۆستام و کاتم کەم بووە نەمتوانیەوە پێیج بەڕێوە بەرم بەڵام هەر زۆر جار مامۆستاکانی خۆمان بڵێ یا ڕەفیق و برادە لە ڕێی ئەوانەوە پەیوەندیان پێوە کردوم یا لە ڕێی فەیسبووکەمەوە جاروەها بۆ خەڵک داوای ئیشی کردووە بەپی توانە چەند نێتوانی بێتم هاوکاریان بووم. وەکو کات چەند کاتی پێویستە بۆ منە هەر یەک لەم تابلۆیانی کە لێرە نمایش کراون کە وردەکاری زۆر زۆرتیا بەکار هاتووە ئەمە چەند کاتی ئەوێت بۆ کێشانی تابلۆیکی لەو جۆرە؟ بەڵێ وەڵای ئیشی وا هەیە لەوانێ بە 2-3 ڕۆژ تەواویکەی ئیشی وا هەیە لەوانێ بە سەعاتێک تەواویکەی ئیشی واشەیە ڕێک مانگێکی ڕێکی ئەوێ ئەوە وردەکاری تایە. چییە ئەو ئیشەی کە مانگێکی ئەوێت وردەکارێکی زۆر بێ؟ طبعاً هەنێ ئیشی مۆزایکە بە شوشە ئەکرێت ئەو ئیشانە هەمووی مانگێکی ئەوێت یا بۆ نمونام ئیشەی من هەفتە زیاتری بیستوە ئەو کچێجلی کوردیەکەی لەبەرایە لەبەر کراسەکەی هەمووی نەخشە وردەکاری زیاتری تایە باگراوندەکەشی ئەو ئیشی سروشتێ هەر وردەکاری تایە بۆیە کاتی زیاتری ئەوێت بەپی وردەکاری ئیشەکە کاتەکە دیاری ئەکات و پێی قیاساتی ئیشەکەش ئەگەر ئیشەکە هەتا گەورە بێت
قیاسەکەی کاتی زیاتری ئەوێت. باشە بۆ نمونە من ئەگەر لەم تەمەنە حەزم لەوە بێ فێری شێوەکاری بم یان لام وا بێت بۆ نمونە حەزە چەندین ساڵەتیاما هەیە بەڵام بە دوایە نەچوم جەنابەت ڕێنمایت بۆ من بۆ دەستپێک چییە؟ بەڵێ ئێمە وەکو شێوازی کتێب هەمانە وەکو مەرزەمەش هەمانە ئەگەر کەسێک حەز بکات فێر بێت قیاسی لوتی بەجیاتیا هی دەم هی دەست هەموو قیاسەکانی بەجیاتیایە بۆی سەرەتا کەسەکە پارچە پارچە فێری شتەکان ببێت دوایی بینابەیەکەوە ئەجا سەرەتا لە ئیشی نەقلەوە دەست پێ ئەکات واتە بۆ نمونە وێنەیەک ئەهێنێ دروستی ئەکات چەند جارێک بۆ نمونە پەرداخێک دەجار دووبارەی ئەکاتەوە ئەو شتانی سەرەتا کە لە ماڵەکەیە هەن ئەبێ لەوانەوە دەست پێ بکات لەشی ئاسانەوە ئەبێ سەرەتا دەست پێ بکات دواتر دەست بکەی بە شتی قورس کە ئەو مەرحەلە تێپەڕان دواتە دەسەکەی بە شتی قورس و من هەوکو خۆم هەر کەسێک یعنی کە حەزی لێبێ من لە خزمەتیام ئەگە بەڕێستانیش حەستان لێبێت من بەڵام ئیشکردن بەڕاستی خۆی ئەگەر مامۆستایەکت هەبێت هەرتە لە بێک حەزی لێبێ مامۆستای هەبێت زووتر فێرە بێت بە چ بۆیەیگە چ قەڵەمێت دەستکا بە کارکردن قەڵەمی بیمان هەیە فەحمشمان هەیە کە بۆ ئیشی تەختیت بەکار ئەهێنرێت قەڵەمی بی کە تایبەتە بە ڕەسم هەم چەورە هەم بەپێی ڕقەمەکانی تا ژمارە 12 ئەڕوا تۆقیەکەی زیاد ئەبێت تارەخان بورە سەحار ئێستا خوێندکارێکت هەیە با بڵین وەکو سەحار ئاماژەی پێکرد زۆر خولیای ئەوەی هەبێت کە ئارزوویەوە هەبێت کە فێری هوەری وێنەکێشان بێت بەڕێستان هاوکاری ببێت و ئێستا با بڵین نیگارکێشێکی باشی لە دەرچوو بێت بەڕاستی من تەلەبەم هەبووە بۆ بە فۆتۆگراف شەپۆلی ناوە ئیشی فۆتۆگرافی کردووە تەلەبەم هەبوو وەکو میران عومەر ئێستا گۆرانی بێژە ئەو کاتە لە ئامادەی تیشکی کوڕان من دەرچم ئەوتەوە تەلەبەم هەیە حەزی لە هوەرەکە بووە بەڵام ماڵۆیان ڕێگیربوونەکە بچێتە ئەو بەشەوە بەداخەوە زۆر تەلەبەمان حەزی لێ بوو بەڵام بەڕاستی جەماعەتێکیان ئاگەم لێیان نییە کە ئایا ڕۆشتونەتە پەیمانگەی هونەرە جوانەکانیان نا باشە تۆ تا ئێستا ڕەوەند هیچ تاقی کردوێتەوە لە بواری وێنەکێشان دەستە پێ نەخێر دەستم پێ نەکردووە بە قسەکەی مامۆستا حەزم بۆی هەیە بەڵام خۆم لەوەیان نابینەوە باسکوتە تۆ زیاتر خەریکی گیتارژەنی بە قەولی مامۆستا تاراکە ئەڵێ لە ماڵەوە یەکەم جار بە کەرەستەکان و کەلوپەلەکانی ماڵەوە دەست پێ بکەن من فترێک کە ئەمویست کار بکەم بە قەڵەم ڕەساس ئەوەی کە جەنابەت ئێڵێ دەستم پێ کرد بوو چەنەها جار وێنەی قۆری و پەرداخم لە ماڵەوە کێشاوە جا کە سەیریەکەی هەر هەموو یەک بابەتە وەکو کەرەستەکە بەڵام وردە دەستت ڕادێ لەسەری وای مامۆستا تارە وایە زۆر ڕاستە بیدایەت من کە خوێندکارەکانم فێر ئەەکەم لە شکلی هەندەسیەوە فێری ئەەکەم بۆ نمونە قۆری وایە شکلی بازنەی هەیە لە بازنەوە دروستیەکەم هەیەە بەڵێ بۆ نمونە دۆلکە لا کێشەیە یان بۆ نمونە قۆریمان هەیە کەتی خۆری چوارگۆشێ شکڵەکەی میوەکانمان زۆربەی زۆری شکلی بازنیان هەیە سێ و پرتەقاڵ و هەنار و هەنجیر و یعنی زۆربەی میوەکان لە بازنەوەری ئەگرین لە شکڵە هەندەسێکەوە ئیتر زۆر ئاسانە بۆ ئەوان کە دروستیەکەن ئەڵێن مامۆستاوەڵە خواوە زۆر ئاسان بوو تارەخان تابلوویەکت هەیە زۆر تایبەت بێدلات لە جیاواز بێت لە هەموو تابلۆکانی ترت بەڵێ تابلۆم هەیە زۆر تایبەتە لە لام لەبەری باسی معاناتی کورد ئەکات بەڵام لەبەر گەورەی قیاسەکەی نەمتوانی بیهێنم باس لەو پێشمەرگانە ئەکا کە کاتی خۆی لە ئەم نەسوورەکە تعزیب دراون هەندێکیان شەید کراون و هەندێکیشیان بە زەحمەت ئازاد کراون ئەو وێنە زۆر لە لای من تایبەتە باشە گەورەی و تابلوێت چەندێکە مەتر زیاترە مەتر زیاتر ڕەنگە مەتر یا زیاتر هەر ئەو قیاسە بەڕاستی قیاسەکەی بزەبت بیر نییە بەڵام هەردە لەوانێ مەتر یا مەتر و شتێک بێت ئاوە بابەتی تر هەیە سەرنجت ڕابکێشە حەز بکەی وێنەی بکێشی بەڵێ زۆر جار حەزەکەم وێنەی خەیاڵی بکێشم لەبەرەوەی حەزەکەم تۆزە لە واقع دوورکەومەوە مێشکم ئیسراحەتی پێبم ئەوە نەبیر لە جەنجاڵەکانی ئەم سەردەمە نەکەمەوە باشە نیگارکێشان دەستەوەک و تابلۆی بەردەستت کارێکی ئاسانترێکە یان ئەگەر بۆ منە لە قوتابخانەکە تا داوات لێ بکەن دیواریکان بۆ بنەخشێنیت ئەو کارە قورسرێکە وڵایی خۆشە بەلای منەوە من تا ئێستا چ بێتمە هەر قوتابخانەیەک وێنم کێشاوە لەسەر دیوارەکان ئەنجا جێمێشتووە
باش ئێستا قوتابخانەکەت ڕازانەوەتەوە کەواتە بەڵێ من طبعاً پێرار لە گرێزە بووم هەموو دیوی ناو دەروی قوتابخانەکەم هەمووی ڕازاندۆتەوە بەڵام پارچمە قوتابخانەی چرا لەبەرەوەی پۆلەکانیان زۆر بوون وێنەم کێشاوە بەڵام هێشتا دەرفەتی ئەوم نەبوو لە ماوەی ساڵێکە بتوانم هەموو قوتابخانەکە بڕازێنمەوە چکە بەڕاستی تو ئەبێ دەرس بڵێیتەوە یا ئەبێ ئیشی هونەری بکەیت وایە جاکە بنیام سەرقاڵی وێنە کێشانە بێت جلوبەر پێما بێ پیسە بێت دەست و دەم و چاو هەموو ئێستا تۆزێکیش بۆ یە هەر بەسەر دەم و چای جەنابتەوە هەیە خۆی لەبەرەوەی کە ئێستا تۆ بەدەم قسەکردنیشەوە لەگەڵ ئێمە خەرکی ئیشەکەتەکەی پێما بە ئیشەکەت دەوێنێتە قرسترە بێ خەت و تارە تا چەند هەڵبژاردننی ناو بۆ تابلۆ گرنگە ئێمە زۆر جارە بینین کۆمەڵک تابلۆ یا ئیشی وێنە کێشان کە بڵاو ئەبێتەوە ناوێکی هەیە ئەمە یارمەتی دەری کەسەکە ئەبێت بەڕاستی بۆی کە زیاتر لە ناوەڕۆکیان پەیامی ئەو تابلۆی تێبگە ئەفوتێ نەگەشتم سەودەکە زۆر بەکەمی ئەکادەلێ هەڵبژاردننی ناو بۆ وێنەیەک تا چەند گرنگە طبعاً ئەوە گرنگە چکە تۆ ئەبێ ئەو وێنێک کە ئەیکێشی ئایا مەبەستت چییە لەبەرەوە بابەتەکە زۆر گرنگە کە تۆ هەڵی ئەبژێری چکە بەڕاستی هەموو وێنێک قابلەتی ئەوە نییە کاتی خۆتی بۆ بکوژی و کاتی خۆتی بۆ تەرخام بکەیت ئێستا وێنەیەک لە پشتی جەناب تۆی ئەوەی کە هەنگێکی تایە ئەوە ناوی چییە؟ طبعاً ئەو وێنە وێنەی سێ ئاژەڵم تیا دروست کردووە لەگەڵ ئەو شرابی کە دامناوە مەبەستەکەم زۆر وازح نییە لەبەری ئەوە تێگەشتنی تۆزە قورسە ئەو وێنەیە مەبەستم ئەوەیە هەندێک کەس وەکو هەنگ و زەردەواڵە لە پشتەوە پێت ئەیەن ئازارەکەی ئەمەنە زۆرە جاروای ئەو کەسە پەنا بۆمەی ئەبات پەپولەیەکی شەکێشاوە بەڵێ پەپولەکە قسێکی کوردەواری هەیە ئەڵێ کەم بژی و کەڵ بژی پەپولە تەمەنی زۆر کورتە بەڵام هیچ کازەرەری بۆ کەس نییە و زۆر جوانش ئەژی ئەو مێرولەش کە دروستم کردووە ئەگەر دیقەت بێ چەندڵۆ پێک لە شەرابەکە لە بەردەمیایەتی لە بواری سەربازیە شێوازی تەمرینکردنەکەی لە مێرولەوە وەرگیراوە ئەگەر دیقەت بێ کاتێککە ڕیز ئەبن و ئەڕۆن زۆر بە جوانی ڕیز ئەبن و بەدوایەکدا ئەڕۆن بۆیە سێرەکەی زۆر کات ئەو کەسەی لە بواری سەربازیە کە زۆر ئازە ئەبێت بەداخەوە یا شەهید ئەکرێ یا دەرمان خوار دەکرێت بەڵێ تارەخان ئەگەر باسی تابلۆکەی بەردەمت بکەین چەند کاتی ماوە بۆ تەواوبوونی تابلۆکەت دەدەقم بەسە جا ئێمە چەند خولەکێک زیاترمان نەماوە بۆیە ئەوەنەی کە فریاکەوتی لەم چەند خولەکە جەنابەت تاوەکی بێگومان وردەکاریشی هەر ئەوێت ڕەوان چونکە زۆر ئیشە هونەریەکان پێویستیان بە وردەکاری زۆرە منە وایە تارەخانیان وەڵی وردەکاری ماوە بەڵام هەریچ نەبێ بە ئەم ڕەنگە سپی دەموچاوەکەی دابنێم ئیشەکە دەرئەکەوێت ئەگە وردەکارێکەشی بۆ نەکەم باشە وەکو پۆرترێت زیاتر چێژ لە کێشانی پۆرترێتی خاتوونەکان وەرەگرێت یان پیاوان وەڵی کەم ئیشی پۆترێتەکەم ئەگەر بیشی کەم زیاتر کەسی تایبەت نەبووە کە بڵێم کەسێک ببێت تایبەت بوو بێ ئیشی بۆ ئەو بکەم بۆم کردووە بەڵام هەموو کاتنا یعنی زیاتر هەر یا ئیشی تەبیعەم کردووە یا ئیشێکی خەیاڵیم کردووە یا کەسێکم کردووە باسی معناتێکە کەسێکم کردووە کە نەمناسیوە بەڵێ تارەخان وەکو مانا یان وەکو چیرۆکێک بۆ تابلۆکان سەحەر باسی و تابلۆی دواوەی کرد منیش ئەو تابلۆیە سەرنجە ڕاکێشاومەوە چراکەی تایە ئەگەر باسێکی چیرۆکی ئەو تابلۆیمان بۆ بکەیت بەڵێ ئەگەر دیقەت بەی زنجیرەکە کراوەتەوە و بەشێکی ڕووناکە کە چراکەی تایە بەشی دەرەوەی تاریکە مەبەستم لە ڕووناکی ناخی ئینسانەکانە کە چۆن ڕووناکیەکەی پەخشەکاتەوە بۆ چواردەوری مەبەستم باشیەکانی و چاکەکانی و هاوکاریکردنی خەڵکە و ڕووناکی و پاکی ناخی ئەو کەسەیە لە هەمان کاتیشە مەبەستم ئەوەیە کە لە پشت هەر تاریکیەکەوە ڕووناکیەکەیە لە پشت هەر ناخۆشیەکەوە خۆشیەکەیە بەڵێ دەستت خۆش بێت تابلۆکانی ترێت ئەو تابلۆی کەمانەکە کە چەند گوڵێکیشت یا وێنە کێشاوە بەڵێ ئەوە ئیشیەکی ستیلایڤە بەڵام جگە لە جوانی کەمانچەکە و ئەو چەپکە کوڵەی کە لە بەردەمیایەتی لە هەمان کاتە شتێکی جوانترم بەرجەستە کردووە ئەویش ئەوەیە کە لەسەر پەڕەی ئەو چەند پەڕەی بەردەم کەمانچەکە نۆتەی شعرێکم نووسیوە هی ئاریە کە ئەڵێ بە کوردی زمانم پژە
ئەو شعرەیە کە من شعرێکی نیشتمانیە بەڵام زۆر پێم جوان بوو بۆیە نۆتەی ئەو شعرەم نووسی. دەستەکان دەستت خۆش بێت. کە گوڵەکە هەر زۆر جوانە. جا هەر عەزیت کێشی ئەوەنەی کە فریا کەوتوی تابلەکە نیشانمانی بێ وتە تشتا کاری ماوە بێگومان و ئاسان نیە هەم قسەش بکەیت و هەم تابلۆش بکێشی خەیاڵیشت لە لای تابلۆکەت بمێنێتەوە پێما بە زۆر کارێکی ئاسان نییە وایە؟ بەتەکید وەڵای چکە تەرکیزت ئەبات کاتێک قسە ئەەکەی من کە وێنە ئەکێشم ئەبێت تەرکیزم لای وێنەکە بێت بەڵام لەبەر کەمی کاتی بەرنمەکە کەواتە چەند پێویستە بە شوێنێکی بێدەنگ هەیە بۆ کێشانی تابلۆکانە دەبێت بەدەم تابلوانی کە لێرەن مایشت کردووە. ئەی دەستت خۆش بێت. ئەمە لە 0 تا 100ەوە لێرە ئیشت کردووە. بەڵێ ماشەڵڵا خێرا بۆ دەستەکانە خۆش بێت. کاری ماوە چارەخان ئەو تۆ زەوردەکاری ماوە بەڵێ تۆ زەوردەکاری ئەمە بێ ئەوەی سێری فۆتۆکەش بکەیت دوایە هەر لە خەیاڵی خۆتە. بەڵێ پێشتر زۆر بە خێرایی سکێچەکەم کێشا و دەستم کرد بە وردەکاری بەڵام من ئەم قیاسم لە مەکتەب ئەم وێنەی جیڤارایەم بەبێ داتا شۆش بە قیاسی 2 مەتر بە 2 مەتر دروستم کردووە. دەستەکانە خۆش بێت. دەستە خۆش بێت هەر سەرکەوتوو بیت خات و تارە بە هیوای بەردەوامی بە هیوای کاری باشتر. زۆر سپاسانەکەم هیوادام لەکەم و کوڕیم ببورن چکە سەوتی بەڕستان کەمێکس بوو ئەمی ئەم باش بەسی من تۆزێک هەر سەرمان بووە نەحەق نییە هیوادارم کە بینەرانمان بێزار نەبوو بێتن سپاس بۆ وێنە جوانەکانت. زۆر خۆشحاڵ بووم سپاس بۆ ئەم میوانداریە هیوادارم ئیشەکانم بەدڵی ئێوە بینەرانیش بێت. دەستە خۆش بێت زۆر خۆشحاڵ بووین مامۆستا تارا زەنگەنە شێوەکار و هەم مامۆستا خۆشحاڵت کردین کە ئەمڕۆ هاتیتە ستۆدیۆ ڕۆژێکی نوێ و ئەم تابلۆ جوانانەشە نمایش کرد لێرە. زۆر سپاسانەکەم دەستان خۆش بێت.